ڕووباری تانجەڕۆ لە سەرچاوەیەکی سروشتیەوە بۆ پاشەڕۆی ئاوی ماڵانی سلێمانی. توانیمان بە کوی گشتی 245 خەتەریات یاخود مەترسی دیاری بکەین. ڕمندێشن واتە پاکردنەوەی ناوچەیەک جا هەر پێگاتێکی ژینگەی بێ ئاو بێ یاخود خاک بێت لە ڕێگەی زیندەگیەوە. دارودەخن نەما، دەغڵودان نەما، هیچ نەما، شوێنی فەلاحەتی هەر نەما. ئێمە لە عێراقش و کوردستانیش بە نزیکەی لە سەدا 80 و زیاتری ئاوی کوردستان ئەچێت بۆ کەرتی کشت و کاڵ. فڕێدانی پاشماوەی ئاوی زیاتر لە 700,000 کەس بۆ ناو ڕووباری تانجەڕۆ، هەبوونی سەدان کارگەی نایاسایی چەولم، پاڵاوگە لەسەر لێوارەکانی ئەم ڕووبارە، ژینگەی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستانی خستووەتە مەترسیەوە. مامجەبار جوتیارە و زیاتر لە 25 ساڵە لە ناوچەی تانجەڕۆ دەژی. ئەو بۆ ئاودێری بەرهەمە کشت و کاڵیەکانی کێڵگەکەی ئاوی بیر بەکاردەهێنێت. بەڵام بەهۆی پیسبوونی هەوای ناوچەکەوە بەشێک لە بەرهەمەکانی لەدەستداوە، لەوانە قەیسی، هەنار، گوێز. مامجەبار ماندوو نەبی. یاخوا بەخێر بەسەر چاوە. چۆنی؟ یاخوا بەخێر بەسەر چاوە. خەریکی زەوی کێڵانی؟ بەڵێ. چۆن توانیوتە پارێزگاری لەو زەویە بکەی لە کاتێکدا ئاوی ڕووباری تانجەڕۆ هەمووی پیسە؟ وەڵی جا مەجبورم چەند ساڵە ئەوە لە نەوسێەوە من خزمەتی ئەم دارودرەختاکەم. وەکو کۆرگانی خۆم خزمەتم کردو لەبەرەوەی کە لەبەر خاتی خوا و لەبەرەوەی ژینگە پیس نەبێ. ئەم دارودرەختەی ئیسفادەی ئەوەیە بۆ هەموو ئینسانەکان نەکرد تەنیا بۆ من. یعنی لەبیرتە ئاوی ڕووباری تانجەڕۆ ئاوی کە بەو ڕووباری شێوەیە تانجەڕۆ نەبوو؟ وەختێک بووە ئەمەدە پاک بووە، ماسی تیا بووە، هەموو شتێکی تیا بووە، بەس بەجارە پیس بوو و هەر بۆگەن بۆ نەکرد ئەوەش. بەس ئاوی ژەرزەوی بە ئیرادەی خوا پاشیە کاتەوە. بەس من داوا لە حکوومەتی هەرێمەکەم بە عام هەمووی ژینگە بەجارە پیس بە کەش و هەوا پیس بووە، دەبێت شتێک تەرخانکەن بۆشی ژینگە ئاگادار کاتەوە بەو شێوەیە نەبێت. بە شێوەیەکی ئەوە کە هیچ بەرهەمت هەیە لە دەستدا بیت لە ناو باخەکەی خۆڵانی؟ هەناروشتەکەمان هەیە ئەوە هەناری پێوەی هەنارەکە کاتی وا بەسەر چوو، ئەنجا ئەو قەیسی شتانە چەند ساڵای گر هەمووی لە هۆی ژینگ و کەشوهاوە پیس بووە. هەستەکەی لایەنە بەرپرسیارەکان هاوکارتن؟ کەس ناوەڵی چەندجار چوون بۆ ژینگە هەرجا بیشان نەداومەوە. معمەلێکی ئەوەتە ئەو معمەلانان دانا کوورە ئەلومنیۆمە توێنێتەوە، وەڵی هەر شوێروی من تەنگە نەفەس بووم بەهۆی ئەو معمەلەوە. ئەگەر ئەو پیسبوونە بەردەوامی هەبیت ڕووباری تانجەڕۆ، ژینگەکەتان، هەوایەکەتان لەو باوەڕی ڕۆژێک لە ڕۆژان ئێرە بەجێ بێڵی؟ وەڵی ئەزانی چۆن بەجێ بێڵم من لە 93 لێرەکانم ژیانم لە ئەمەکانە بووە، ئەزانی چۆنە لەگەڵ ئەو دارودەختە بووە بە ڕفێقم، بووە بە برادرم، بووە بە کەسێکی نزیکم، چونکە من بەبێ ئەوانە ناژیم. هەست کەسێ فێری شتێک بوو ناتوانێت واز لەو شتە بێنێت. ئەم ژینگە کە پیس بووە مەسەلە حکوومەتە، ئەم هەموو معمەلە ئەکرێتەوە معمەلی ڕۆنە ئەو معمەلیسی ئەو معمەلیسیە لەبەر ئیسفادێکی کەم. بەس ئەم هەموو ئینسانە تووشی نەخۆشیە بێ ئەی حسابیەوە ناکە بەس جارێ دارودەخن نەما، دەغڵودان نەما، هیچ شتێ نەما، شوێنی فەلاحەتی هەر نەما، هەمویان کرد بە معمەل و بە شتێک تۆ دەبێت تێوان بە وڵاتەکەی خۆت بی تێگەشتی بە میوە بە دەغڵودان بە هەموو شتێک پێژی ساڵانی زوو لە ئەوروپا لە هیچ وڵاتێکەوە دەغڵودان نەهات، خەڵکەکار بە گەرمی خۆیەژی، ئێستا کەس فەلاحەتیشی پێ ناکرێت. مامجەبار نمونەی ئەو جوتیارانەیە کە لێرە ئەناڵێنی بەدەست ئەو کێشە ژینگەیانەی کە لەو ناوچەیە هەیە، هەر لە پیسبوونی ئاوەکە، پیسبوونی هەوایەکە، لە ناوچوونی بەرهەمە کشت و کاڵیەکانی، ڕەنگە ئەگەر ئەمە بەردەوامی هەبیت ساڵانی داهاتوون نەتوانین بەرهەمێکی کشت و کاڵی باشیشمان هەبێت. ناوچەی تانجەڕۆ ناوچەیەکی پیشەسازیە نزیکەی 7 کیلۆمەتر لە سلێمانی دوورە. لەم ناوچەیە دیمەنەکانی پیسبوونی ئاوی تانجەڕۆ بە ئاشکرا دەبینرێت. سەرچاوی ئەم پیسبوونە لە ناو شاری سلێمانیەوە دەست پێ دەکات. ڕووباری تانجەڕۆ لە سەرچاوەیەکی سروشتیەوە بۆ پاشەڕۆی ئاوی ماڵانی سلێمانی. وێرانکاریەکان لێرەوە دەست پێ دەکەن تا وەکو دەریاچەی دەربەندی خان.
سلێمانی شارێکی گەشە سندووە لەسەر ڕوبەری زیاتر لە 20 کیلۆمەتر دووجا. نەبوونی سیستەمی دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەی ئاو تێیدا وای کردووە ببێتە گەورەترین مەترسی لەسەر ڕووباری تانجەرۆ. توانە تاهیر لە دیارترین توێژەرەکانی کوردستانە ئێستا کار لەسەر داڕشنەوەی یاسایەک دەکا بۆ ڕێخستن و بەڕێوەبردنی سەرچاوەکانی نێوخۆی ئاوی شاری سلێمانی. ئێمە بەڕاستی لە ڕووی یاسای ژینگەییەوە بۆ پاراستنی ئاو ئەتوانم بڵێم کێشەمان نییە. ینی هەموو یاسایەکمان هەیە بە تایبەتترین تازەترین یاسا کە ئێستا هەمانە یاسای ساڵی 2022 بۆ پاراستنی ئاو کە لە پەرلەمان با بڵێن دەرکراوە باس لە هەبوونی ئەنجومەنی ئاوی هەرێم ئەکات و هەبوونی کۆمەڵێک ئیشوکار ئەکا بە هەماهەنگی لە بینی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکان لەگەڵ وەزارەتەکانی ترا هەماهەنگی هەبێ بۆ دروستکردنی پۆڵسیەک بۆ تاڕشنەوەی ئیدارەدانی ئاو لە کوردستانە هەموو ئەمانە هەبێت. بەڵام ئێمە بەڕاستی کێشەمان لە بەجێگەیاندنی یاساکانە هەیە. خودی یاساکان لەسەر ئەرزی واقع نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە بە جۆرێک کە ببێتە هۆی پاراستنی ئاوەکانی کوردستان. خۆتان نزانن ئێمە لە عێراقش و کوردستانیش بە نزیکەی لە 180 زیاتری ئاوی کوردستان ئەچێت بۆ کەرتی کشتتوکاڵ بۆ ئاودانی کەرتی کشتتوکاڵ. لە کاتێکا لە زۆرینەی وڵاتانی پێشکەوتووە با بڵێن بەهۆی ئەو سیستەمانەی کە سیستەمی دڵۆپاندنە چەندین تەکنۆلۆژیای تازە لە بواری با بڵێن ئاودانا ئێستا بەکار دێت وای کردووە کە نیزبەی بەکارهێنانی ئاو زۆر کەم بکرێتەوە و زۆر چالاک بکرێ بە نسبەیەکی ئاوی زۆر کەم تو ئەتوانی ڕوبەرێکی زۆر فراوانتر لە کشتتوکاڵ ئاو بدەیت. هەموو ئەمانە وای کردووە کە ئیدارەدانێکی زۆر جوان بۆ ئاو بکرێت و وا بکرێت کە ئەم پرۆژانە با بڵێن هەم لە ڕووی بەرهەمهێنانەوە بچنە ئاستێکی ترۆ بەرهەمێنانێکی زۆریان هەبێ و هەمیش لە ڕووی بەکارهێنانی ئاو نسبەیەکی ئاوی زۆر کەمتر بەکاردێ بۆ کەرتی کشتتوکاڵی و کەرتەکانی ترکە هەمان. ڕووبارەکان بە شێوەیەکی سروشتی دەتوانن خۆیان نوێ بکەنەوە، بەڵام زۆری سەرچاوەکانی پیسبوون و کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین هۆکارن بۆ کەڵەکەبوونی کانزا قورسەکان لەناو ئاو و خاکی ئەو ناوچەیەدا. بۆ جوتیارەکانی ئەو ناوچەیە قورس بوو دان بەوە دابنێن کە ئاوی ڕووباری تانجەرۆ بۆ ئاودێری بەکاردەهێنن. کاک عوسمان ماندوو نەبی سەرچاوم بەخێر بن لە سەرچاو بەیانیەوە کە هاتیمە دەشتی شارە زۆر بازباسی تووری شارە زۆرە بەڵێ هۆکارەکەی چییە؟ وەڵایی توورەکەی عەرزەکەی بەپیتە مە عەرزی بەحرە ئەیرا عەرزەکەی خاکی بەپیتە بەحرەی گرێ و ئەمجارەکە کە پاییسا بەحرەکە ئەگەڕێتەوە بۆ دواوە سریەمەش لە کەدەری مانگی یەکی دە و ئەو ناوە دەسەگەن بە چاندنی عەرزەکەی بۆ ئەکێڵین و جوان و دوایم جار خەتەکەین و ئەمجاتێن تۆی پیاکەین و هەر لە بەحرەکە و جاکە بەحر ناگرێتە لەو کاتە بەحر نزیکمانە لەوە ئاوی بۆ هەڵەکەین بۆ ئیرە و چەند مانگ ئەیچێنن ینی وەڵا لە یەکی دەوە دەست پێەکەین تر تاکو و تقریبا بیسی دە هەمووشی ساغێ بێتەوە لە بازار وەڵی خراپ نێ میساڵ خراپ نێ پێ گەنم میساڵ پارەی کردووە خەڵک تۆ زیاتر گەرمی کردووە توورەی نەکردووە زیاتر خەڵک سەکە توورەکە خواوەی تۆزە کەمە لە بازارڕ بۆ ئاودانەکەی چۆن ئاوی ئەدەن وەڵی بە مۆلیدە بە مۆلیدا بە مۆلیدە بە فراران ئەمانە ینی هەر ئاوی ئەو ڕووبارە بەکاردێنن بەڵێ ئاوی تانجەرۆی ئاوی تانجەرۆ بەکاردێن بەڵێ ساڵانە بەرهەمەکە زیادەکەیان کەمی کردووە وەڵایی ساڵانە یعنی ئەمە خۆمان کرێگار شتی بۆ ناگرین هەر خۆمانین ئیشەکەین لەبەر کرێگاری بۆ گرین ئیشە تۆزێ خەڵاتەوێت توزە ناڕەحەتە وبنێ توورەکەی درێژە ئەشکی ڕووباری تانجەرۆ دەکەوێتە باشووری ڕۆژ ئاوای شاری سلێمانی لە یەکگرتنی هەردوو چەمەکانی قلیاسان و کانی بەن لە نزیک گوندیکانی گۆمە دروست دەبێت. ئەم ڕووبارە درێژیەکەی 58 کیلۆمەتر دەبێت و دەڕژێتە دەریاچەی دەربەندی خان و دواتریش بۆ ڕووباری سیروان. بە پشتبەستن بە توێژینەوە زانستیەکان کە لە زانکۆی کەرکووک کراوە لە ساڵی 2012 سەلمێنراوە کە ئاوی ئەو ڕووبارە پیسە
ژینۆ خالیت لە کۆلیژی زانستە سروشتیەکانی زانکۆی سلێمانی لە ساڵی 2016ەوە کار لەسەر تەکنەلۆژیای بایۆڕیمێدیشن دەکات وەکو ڕێگایەکی دۆستی ژینگە بۆ پاکردنەوەی ئاوی ڕووباری تانجەرۆ. سەرباری هەموو ئەو مەترسیانەی کە لەسەر ئاوی ڕووباری تانجەرۆ هەیە، زانستیان ئەتوانین لە ڕێگای بایۆڕیمێدیشنەوە ئاوەکە دووبارە بەکاربێنین بۆ کشتتوکاڵ. لێرە دکتۆرە ژینۆ کەوا توێژینەوەیەکی ئەنجام داوە. بایۆڕیمێدیشن چییە؟ دڵبان خان، بایۆڕیمێدیشن واتە پاکردنەوەی ناوچەیەک، جا هەر پێگاتێکی ژینگەی بێ ئاو بێ یاخود خاک بێت لە ڕێگەی زیندەگیەوە، واتە بە ڕێگەی کیمیایی بەکار ناهێنرێ بە هیچ شێوازێک. ئەو شتانی کە بەکار هێنرێت تێدا هەموو شتەکان خۆیان لە سروشتەوە هەن. ئەمە ڕێگەی بایۆیە. بڕۆین سامپڵی ئاوەکە بێنین و نیشانی بدەین چۆن بە ڕێگای بایۆڕیمێدیشن ئەتوانین ئەو ئاوە پاک بکەینەوە. با بڕین. دکتۆرە ئەتوانین لە چ شوێنێک سامپلینگەکە وەربگرین، ینی گونجاوترین شوێنێک لە سەرچاوی ئاوەکە کوێ هەتاوەکو بتوانین بڕی ئاوی پێویستەکە بۆ تاقیگە یاخود بۆ ئەو پشکنینانەی کە لە شوێنی ئەنجامدانی توێژینەوەکە وەری بگرین. لە ئێستاە خۆی ئەم گۆمە کە دروست کراوە بۆ ئاودان ئاودێری دروست کراوە، بۆیە منیش بۆ ڕێگەیە وەرێگرم کە بتوانم لە شوێنێکە نمونەی ئاوەکە وەرگرم ئەو شیکاریانی بۆ بکەم کە گرنگە بۆ کشتتوکاڵەکان. بزانین ئەم ئاوە بۆ کشتتوکاڵ ئەگونجێت یاخوننا و کە ئەشبینی سەر ئاوەکە بەشێکی زۆر لەم گیایی لەسرە لەگەڵ جۆرێک لە قاوزەکان. من لە ناوەندی ئاوەکە وەرێگرم، مەبەستمە گیایەکەش پێوەی بێت. جا بۆ نمونەی دووەمیش هەر هەوڵێم لە ناوەڕاستی حەوزەکە بێت. یەک دقیقە هەوڵە دەم ئەوە لە شوێنێکدا بنێم دەبیقەت بێ ئاوەکە چەند ڕوونا ها؟ زۆر زۆر ڕوونا. ئاوەکە ڕوونا؟ زۆر ڕوونا. ئەو گژوگیایە کە لە سەرەتی لەگەڵ جۆری قەوزەکەی هۆکار بووە کە ئاوەکە بەو شێوەیە پاکردوەتەوە و بەشێکی پیسەکانیش لە ئاوەکەدا چی بووە؟ نیشتووە. دکتۆرە ژینۆ ئەو پشکنینانەی کە پێویستەکە لە فیلد یاخود لە چێلگا لە کاتی ئەنجامدانی توێژینەوە لەسەر ئاو بکرێت چین؟ ئێستا هەنێ شیکاریەکەین بۆ ئاوەکە هەر لە شوێنی وەرگرتنی نمونونەکە. یەکێک لەو شیکاریانە چییە بێت؟ ترشی و تفتی ئاوەکەیە لەگەڵ ڕێژەی ئۆکسسیجینی تواوی ناو ئاوەکە و لێڵی ئاوەکە قیاسەکەین. دکتۆرە ئاوە کە بشێ بۆ ئاودێری یان کشتتوکاڵ پێویستەکە پیئەجەکەی ڕێژەی ترشی و تفتێتەکەی چەند بێت؟ ترشێکی لە بینی 5.5 بۆ 7.5 بێ. ئەمە بە شوێکی گشتیە تا 7.5 تا بەرەو حوتەکە بڕۆین ئاوەکەمان سروشتی ترە، یعنی لە هەتا بەرەو ترشیەکەی بڕۆین تا بڕۆین بەرەو پێنجەکە ئەو ئاوە بۆ کشتتوکاڵکردن زۆر گونجاو نییە، تا بەرەو حوتەکە بڕۆین زیاتر گونجاوە. ئێستا حەزەکەی بە تێستی پیئەژەکە بکەین بزانین ئەو سامپڵی ئاوەکە کە وەرمانگرتە پیئەژەکەی چەند. بایۆڕیمێدیشن بەشێکە لە زانستی بایۆتەکنەلۆژی، هەم بە سروشتی و هەم بە شێوەی دەستکرد لە ڕێگای ئەو زیندەوەر و وردە زیندەوەرانی دەخرێنە ناو ئاوەکەوە تێیدا گەشە دەکەن دەبنە هۆکار بۆ لابردنی بەشی پیسبوو لەم حەوزەدا کە بۆ ئاودێری دروست کراوە سوود لە هەر یەکە لە قەوزە و گیامراوی وەرگیراوە. بە پێیستانداردەکانی پێوەری کوالێتی ئاو بۆ ئاودێری، ئەو ئاوەی کە کوالێتیەکەی لە نێوان 19 بۆ 32 بێت دەتوانرێت بەکار بهێنرێت بۆ ئاودێری. دوای مانەوەی 15 ڕۆژ لە قەوزە و گیانراویەکە لە ناو ئاوە پیسەکە، قەوزەکە دەتوانێت کوالێتی ئاوەکە بگەێنێتە 28 و گیامراویەکەش دەتوانێت کوالێتی ئاوەکە بگەێنێتە 36.
دوای تەواوکردنی کاری کێڵگەیمان ئێستا لە تاقیگەین دکتۆرە ژینۆ کۆمەڵک پشکنینی بایۆلۆجی و کیمیایی ئەنجامدا. ئێستا دکتۆرە ژینۆ کەسێک کە بیەوێ ئاوەکە بۆ ئاودێری بەکاربێنێ پێویستەکە کام جۆری پشکنینانە لە تاقیگە ئەنجام بدات. بەڵێ ئەو پشکنیانی کە گرنگن بۆ ئاودێری چەند جۆر پشکنین کۆمەڵە پشکنینێکن مەجموعەیەکیان ئەوانن کە پشکنین وەکو سەرەتایی پێڵێن ئێمە کە گرنگە هەموو ئاوێک بۆی بکرێ وەکو ترشی و تفتی ئاوەکەیە لەگەڵ ڕێژەی خوێەکانی ناو ئاوەکە کە سالانیتی پێڵێن ئەمە زۆر گرنگە. پاشان جۆرێک لە پشکنین ترمان هەیە کە وەکو ڕێژەی کانزاکانی و ئایۆنەکانی وەکو خۆراک ڕۆک بەکارهێنە و کالیسیۆمە مەگنیسیۆمە ئەم ئایۆنانەی کە بەشێکی زۆر بەرچاو ڕۆکە بەکارهێنێ ئەوەی کە زۆر گرنگە پێڵین pH لەگەڵ EC پێڵین یا TDS پێڵین واتە ڕێژەی خوێ تواوەکانی ناو ئاوەکە لەگەڵ ساری پێڵێن SAR ڕێژەی ئەو سترێسی کە سۆدیۆم دروستی ئەکا لە ئاوەکەیە ئەما بێ بە تایبەتی بپێورێ لەگەڵ ڕێژەی ئەڵکەلاینەتی ئاوەکەیە ئەمە ئەبێ هەر جوتیارێک کە کێڵگەیەکی هەیە ئاوێک بۆ ئاودان بەکارهێنێ ئەبێ ئەم پشکنیانە ئەنجام بە لەگەڵ ئەوەشە ئەگەر زانیمان ئاوەکە لەسەر چاوەی ئاوڕۆی تێکەڵ بووە زۆر گرنگە پشکنینی بەکترۆلۆجی واتە بایۆلۆجی بۆ ئەنجام بدەیت تایبەت ئەو جۆرەیان کە ئیکۆلایە کە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی کۆلێرا و نەخۆشیەکانی دکتۆرە ژینۆ تو لە 2016ەوە لەسەر تانجەڕۆ ئیشەکەی زانستیان ینی کۆمەڵک توێژینەوەت ئەنجامدایە هەستەکەی جوتیارەکان وشیاری ئەوەیان هەبوو بێت یانیش هیچیان ئەو پشکنیانیان ئەنجامدایە؟ نەخێر ئەوان ئەنجام نایەوە چکە لای ئێمە کە تازە بەرە و ئەگری بزنس ئەچین یعنی کە لە جوتیارێک ئەپرسی ڕێژەی پێگاتی ئاوەکە و چۆنە کە بۆ ئاودان بەکارێناوە خۆی نایزانێ بۆ لەبەری خۆی ئەم ئاوە بەکارێنێ جوتیارەکە خۆیەت پێین و کیمیایی و سەمادەکەی تێئەکات یعنی خۆی ئیزافی موادەکانی تێکە لە هەمان کایشە سوودی نابێ ئەگەر نەزانێت ترشی ئاوەکەی چەنە بەشێک لە کانزاکان ئیسفادەی لێوەرناگرێت بۆ ڕۆکەکە چکە هەر کانزایەک لە جۆرێک ترشی ئاوەکەیە چالاکە هەنێکیان لە تفتیە ترتاو هیچ چالاکییان نابێ و ڕۆگی ئیسفادەی لێناکە هەنێکیان بە پێچەوانن واتەوە باشترە ئاوی جوتیارەکان هاوسەنگ بێ و ئەوەی میش ئاگادارم هیچیان ئەو شیکاریان بۆ ئاوەکە نەکردووە کە بۆ ئاودان بەکارهێنن بەشە ئێستا ئەتوانین ینی هەم وەکو حکوومەت هەم وەکو کەرتی تایبەت کە پرۆژەمان هەیە لەسەر ئاوی تانجەڕۆ پشت بە پرۆسی بایۆڕێمیدیشن ببەستین هەتاوەکو ئاوەکە لە ئێستەیە بۆ ئێمە بۆ وڵاتی ئێمە باشترین ڕێگا و ئاسانترین ڕێگا و سەرەترین ڕێگایە بۆ لەبەر ئەوەی کە تێچووی کەمە لە عالەمە ئەم ڕێگای بایۆڕێمیدیشن تێچووی کەمە بەس چاودێری ئەوێت مۆنیتەرینی ئەوێت واتە چاودێری کەسانی بایۆلۆجی و کیمیایی و هەندەسیشی ئەوێت کە لە ئاوەکە خەریک بن لێرە بەس تۆ مەساحەیەکت ئەوێ ئەو ئاوەی تیا کۆکەیتەوە بەڵام ئەبێ نیەڵیت ئەو مادانە کە لە حوزەکە ئەنیشن حوزێکی گەورەی ئەوێ بڕۆ بچێتە چینەکانی خوارەوەی خاکەکە بۆی دوایی تۆ بەکاری بێنی تۆ بۆ تەکنەلۆژی تر بەکاری بێنی تۆ بۆ بواری تر بۆ بکێتە بواری بزنسەوە بۆ ئەم قەوزە و گامرایە زۆر بەسەرعی گەشە ئەکەن کە گەشاکەن مادە پیسەکان بۆ گەشە ئەکەن لەبەری لەناو ئاوەیە پێگاتێکی زیایمان هەیە لە نایترۆجین و فۆسفەیت و پۆتاسیۆم و هەروە مادەکانی تر کە وەکو کانزاکانە ئەم پێویستی پێێتی بۆیە قەوزە و گامراوەکە بەکردای ڕشنە پێگاتنیان ئەم خواردنانە بخوان دەستە بەرەکەن. جگە لە پیسبوونی ئاوی تانجەڕۆ ڕووبارەکە لێرە لە گوندی ئیمام زامن ئاستی ئاوەکەی دابەزیوە و لێوارەکانی وشک بوون. ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق کوردستان بە درێژایی هاویری ساڵی 2022 کاری لەسەر دەستنیشانکردنی ڕێژە و شوێنی مەترسیەکانی سەرڕووباری تانجەڕۆ کردووە و تا ئێستاش بەردەوام بوو. ئێوە وەکو ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عێراق بۆچی بە
ڕووباری تانجەڕۆ ناڵێن ڕووباری تانجەڵۆ پێڵێن ڕووباری ئاوی زێرابەکان. لەبەرەوەی بەداخەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ئەم ڕووبارە لە ڕووبارێکی هەمیشەیەوە بۆ بە ڕووبارێکی وەرزی لەو کاتەی ساڵدا کە ئاوی ڕووبارەکە کەم بۆتەوە و هیچ سەرچاوێکی سروشتیمان نییە هەموو ئەو ئاوی کە تایەتی ئاوی زێرابی سلێمانیە بەداخەوە و هەموو ئاوەیە کە زێرابی سلێمانی بەبێ چارەسەرکردن ئەچێتەوە سەر ڕێڕەوی ڕووبارەکە و ئەم چەمەی لێ دروست بوو یاخود ئەم ڕووبارەی لێ دروست بوو کە هەمووی زێرابەکە. لەسەر ڕووباری تانجەڕۆ چەند هۆکار یاخود چەند سەرچاوی مەترسیدار هەیە کە ئەبێتە هۆکاری پیسبوونی ئەو ڕووبارە؟ ئێمە کە ئەم ڕپەیەمان کرد بۆ ماوەی 2 مانگ توانیمان بە کۆی گشتی 245 خەتەریات یاخود مەترسی دیاری بکەین و لەم 245 بۆ نمونە شتێکی دانەی غەسالی چەولم بوو 20 دانەی بۆکسی زێراب بوو 6 دانەی پاڵاوتگەی نوت و ئەو شوێنانە بوون و ئەوەی تریشی زبڵخانەکان و ئەو شوێنانەی کە سەرچاوی مەترسی بوون بۆ سەر ڕووبارەکە دیاری کراون. بەڵێ بەپێی ئەو یاسایی کە بۆ پاراستنی سەرچاوەکانی ئەو ساڵ دەرچووە سیرەکەی لە یەکێک لە بەندەکانی نووسراوە هەموو ئەو پاشماوەی ئەو شوێنە پیشەسازیانی باسیەکەی نابێ هیچی بڕژەنە ناو ڕووبارەکە. ئەی هۆکار چییە لەوەی ئەمن بە چاوی خۆم دیم و ئێوەش تۆمارتان کردووە هەمووی ڕژاوەتەوە ناو ڕووبارەکە؟ ڕاستە خۆی بڵێن یاسانیە یاسا هەیە و یاسای زۆر جوانیشمان هەیە لە باڵێن دەستورە و زۆربەی زۆری باس لە سەرچاوەکانەکە کە چۆن بە پارێزراوی بیان هێڵینەوە بتابەتیش ڕووبارەکان بەڵام بەداخەوە ینی جێبەجێنەکردنی ئەو یاسایانە یاخود پێشەلکاری و ئەو جۆرە گەندەڵیانە کە ڕۆدات ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم معمەلانە شوێنی خۆیان بکەنەوە و دواتریش بە شێوازێکانی بە ناخۆشی نەبێت لا ناچن و تەنها ئەوەیە کە بۆ منە یاسا تەطبیق ناکرێت خود بەرپا ناکرێت. دەست خۆش بینوار کەواتە ئەگەر تا ئێستا مەترسی پیسبوونی ئاوی تانجەڕۆمان هەبێت سیرەکەی بەهۆی ئەوەی کە ئاوی ڕووباری تانجەڕۆ ئەچێتەوە سەر ڕووباری سیروان و دواتریش ئەبێت یەکێک لە پێکهێنەرەکانی دەریاچەی دەربەندی خان لێرە ئەو ڕووبارە هۆکارە لەوەی کوالێتی ئاوی دەریاچەی دەربەندی خان و ڕووباری سیروانی شتێک بدات.